دکتۆرە، هەندێک لە هەرزەکاران کیسی هێلکەدانیان هەیە و پێی نازانن. ئەو نیشانانە چین کە لە کاتی هەبوونی کیسی هێلکەدان بەدیار دەکەوێت لەسەریان؟ لە کاتی هەبوونی کیسی هێلکەدان لە هەرزەکاراندا لەوانەیە هیچ نیشانەیەکی نەبێ، لەوانەیە ئازارێکی کەمی هەبێ لە بنیزکی، یاخود هەست بە ناڕەحەتیەک بکات لە هەموو ناوسکی، یاخود زوو میز بکات، لەوانەشە ئازارێکی زۆری هەبێت وای لێ بکات برشێتەوە، تەنانەت سەری بسوڕێتن، ئازارێکە تەحەمولی نەکاتن. چۆن چارەسەر دەکرێن؟ چارەسەریەکەی بە گوێرەی نیشانەکانی دەبێ. ئەگەر هاتوو نیشانەکانی زۆر بوو، ئازاری زۆر بوو، ئێمە ترسی ئەوەمان هەیە کە کیسەکە سوڕا بێت، لەوانەیە پاش سۆنار، پاش ئەشیعە پێویست بکات نەشتەرگەری بۆ بکرێتن. بەڵام ئەگەر هاتوو ئازارەکەی کەم بوو، بەس بوو بۆ مای تێکچوونی سوڕی مانگانەی، یاخود زیادبوونی مو لە دەموچاوی، یاخود ناڕەحەتی لە ناوزگی، ئەمە بە گوێرەی حەجمەکەی چارەسەر دەکرێت. ئەگەر هاتوو لە 1 بۆ 5 سانتیم بوو، ئەمە دەتوانین متابعەی نەخۆشەکە بکەین پاش 3 مانگی تر، یعنی بێ ئەوەی هیچ چارەسەرێکی بدەینێ. بەڵام ئەگەر هاتوو لە 5 بۆ 7 سانتیم بوو، هیچ نیشانەیەکی نەبوو، بە هەمان شێوە دەتوانین چاودێری بکرێت. بەڵام ئەگەر نیشانەی لەگەڵا بوو، ئازاری هەبوو، ئەوە دەکرێتن پاش ئەوەی چەند فەحسێکی کەی بۆ بکرێت و نەشتەرگەری بۆ بکرێت. ئەگەر هاتوو کیسەکەش لە 7 سانتیم گەورەتر بوو، ئەمە دەکرێت ڕاستەوخۆ نەشتەرگەری بۆ بکرێت، لەبەر ئەوەی مەترسی سوڕانی هێلکەدانی زۆرە لەسەری. بە هیوای سەلامەتی بۆ هەموو هەرزەکاران. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.